چیرۆکی بڵاوکردنەوەی ڕسمی ڕوت و ورتر قسە بکەین وێنەکانی ژێربەتانی و شوێنی تایبەت و چی لە کوردستانە کۆتایی نایێت. هەڵبەتان بابەتێکی ئەتوانم بڵێم جیهانیە، بەڵام ئەوەی کە کوڕەکەی لە کوردستانە خەس کردوتەوە ئەوەیە کە ئەگەر کەسێک لە جیهانە ڕسمێکی ڕووتی بڵاو بێتەوە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕۆکۆمەڵایەتێکەوە بەم دەردە ناچێکە لە کوردستانە تووشێ بێ. من هەمیشە دێڕێکی خۆمم هەیە و هەمیشە دووبارەیەکەمە وتومەکە بێچێت لە 10 ساڵی ئایندە لەم وڵاتە بە جۆرێک لە جۆرەکان گەندەڵی سیاسی چارەسەر بکرێت. بێچێت چارەسەری هەبێت کە بەرپرسێکی باڵا، وەزیرێک، جوزانم فڵانێک ئەگاتە ئەو شوێنەی کە گەندەڵیەکەکە لە ڕووی دادگاوە بێ لابرێ. بەڵام چی لەو بۆ گەناەکەی، چی لەو بۆ گەناواکەی کە لە ڕۆکۆمەڵایەتێکەوە لەم وڵاتەوە لە ژێر و ڕوو ئەیات و کەسیشمان ئاگامان لێ نییە و دیزە بە دەرخۆنا ئەکرێ و پینە ئەکرێ و وەکو برینێک بە بۆگەنی ئەی پێچین و لە ژێرەوە برینەکە وردە ئەم کۆمەڵگەی بۆگەنەکە. ئەگەر قەرار بێمە بۆگەنکردن نەبێ بۆ کەس لەمەی نەپرسیوە بەشێکی زۆر لەو پیاوانەی کە ئەکەونە داوی ئەم پەیوەندیانەوە و ئەکەونە ئەوەی کە لە ڕسمی زۆر تایبەتی لە شولاریان بۆ خانمان بنێرن ئەو پیاوانن کە ژنیان هەیە. بەشێکی زۆر لەو ژنانەی کە ئەکەونە داوی ئەو کوڕەگەنجانەی کە بە چوار بە قوربان و بە ساقە هەموو لە شولاری خۆیانی بۆنێرن بەشێک لە ژنەخوا پیاوەکانە. ئەمە بۆ ئاکات لە کاتێکاش مێردەکەی لە تەنیشتیوێتی ڕەنگە زۆر لەو کوڕە باشتر بێ. ئەمە بۆ ئاکات لە کاتێکا کە ژنەکەی لە تەنیشتوێتی کە ڕەنگە زۆر لەو کوڕە باشتر بێ. بۆ ئێمە برینێکی شەرمن و شاراوەی کۆمەڵگەی کوردیە. ئەم شەو ئەمانەیە بە وردی قسەی لەسەرکەین و هیوادارین شتێ بکەین. بەخێر بێن. بابەتەکە زۆر هەستیارە، شەرمنانەیە و ینی ڕووداوێکی نەبراوی ئەم کۆمەڵگەیەشە. ینی من ئەمەوێ باسی ئەوە نەکەین ئەم بابەتە هەیە ینی جەنابەت پارێزەریت بە دڵنیاییەوە لە 32 مناقەشەی بەرنامەکە باسی ئەوە کرد کە کەیسە لایە جەنابەت توێژۆری کۆمەڵایەتی و دەرونیت بە دڵنیاییەوە ڕۆژانە بەر ئەم بابەتە ئەکەوێت. ئێمە ویستمان ئامارێک ینی بە ئامارێک قسە بکەین، بەڵام بەداخەوە دەستمان نەکەوت لە بەرۆی ئەم کەیسانە لە ژێر ناوی فێڵە لە ئەگەر بچێتە دادگا لە دادگاکانە ممارەسەیەکرێت. پرسیار وشت ناکەم، بەس تۆ بۆ لێری بۆ ئەم بابەتە. سڵاو لێوێ کاکە دەروون، سڵاو لە ستافی بەرنامەکە و لەو میوانە بەڕێزانە و هەروەها لە بەڕێز هاوڕێی زۆر خۆشەویستم دکتۆر کە زۆر دەوێت کە ئێمە کارمان کردووە بەیەکەوە وابزانم پێش 20 ساڵەکە وایە باکەمی کەمەوە زۆر ماڵی ئێمە ئاوا بێتەوە لە هاتلان کاری باشمانە کرد هەر هەمووی هەرم بابەتانە بوو و لە بینەرانی خۆشەویست و لە کەناڵی ڕووداوە بە تایبەتیش لە خۆت کە ئەم بابەتە گرنگە و هەڵبژاردووە. ئێمە هەمیشە کە باس دەکەین کاتێکە کێشە ئەبێ کێشە لەناو کۆمەڵگایە تۆ ئەڵێ ئێمە کێشەیە دیاردەیە ینی ئەبێ چارەسەری بکەی. هەروە جار ئەتوانم بڵێم بە ڕۆژانە تۆ پێکدادانە هەیە لەگەڵیا ئەبێ قسەی لەسەرکەی. ڕاستە هەموو کەیسانەی کێتە لای ئێمە بە هەموو شێوەیەک ناو و بابەتەکەیان و هەمووی پارێزراوە، بەڵام قەزیەکە خۆی ئەبێت قسەی لەسەرکەی بۆ ئەوەی کەسانی تر بزانن کە کەسێکی تر هەیە بەو ڕووداوەیە ڕۆشتووە و ئازار بەخش بووە و پێویستیشی بە چارەسەرە و ئەم چارەسەرش کێ چارەسەرەکە لە کۆتایی یا وشیاری کۆمەڵگا ئەوانەتوانن هەرچەنە من دوو کەس بم بە دادگا
سییان لە سری بگیرێ بەڵام سیرەکەی هەتا گەنجەکانمان هەتا ژنەکان هەتا پیاوەکان خۆیان وشار نەبنەوە بەڕاستی لە هەڵەیەکی گەوران لە خەیاڵێکی گەوراژین ئەمڕۆ نیەچیرێکیان دەستکەوتووە ئیتر وازانن تەواو ینی ئەمە ئەم خۆشیەکەی ئەمانەوە بە ئاسانی توانن سەر و نگومیکەن بەسوانە چونکە ئەمە تەسیری هەیە لەسەر بناڵەکانی خۆمان لەسەر خۆڕەنکە لەسەر خۆمان دوایی تەسیر بەجێ بێڵێ و ناشزانی چۆنە و تەسیرەی تێکردویت لەبەرەوە ئەم دیاردەیە کە من هە لە سەرتاوە پێشم وتی وتم با ئێمە ناوی لێ نەنین تەنها ئەوەی بڵێن کە ئەمە ناپاکی هاوسەرگیریە کە زۆر جار لە دەروی هاوسەرگیری ئەمەش ئەکرێ مەسەن یا لایەنێکیان هاوسەرگیری نەکردو بەڵام ئەوەی کە هاوسەرگیری کردووە ئەم لایەنەی تر هەڵە خەڵەتێنێ ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە هەڵخەڵەتاندن بکەین چکە هەڵخەڵەتاندنەکە زۆر قورسە ئەو کەسەی کام کاراکە هەمیشە کەسێکی زیرەکە بەرنامەی بۆ داناوە چۆن بتوانێت بە شێوەیەک ئێمە حەزم لەو ڕاشکاویە بۆی کە با بڵین ڕاوچەکان بناسی بەڵێ بەڵێ زیرەکە ئیتر بە شێوەکەی خۆی بەرامبەرە ناسێ کوڕ بێ یا کچ بێ ینی ئێستا کوڕان و کچان بە کۆی گشتی لە ناو کۆمەلگای شارەزایەن ئەمە ئەزانی توانم پێ بڵم چی ئێستا ئەمە جۆرێکە لە کاسبی چکە پارەی پێپیاکەن ئەها لە دنیاە هەم کاتێک کە بازرگانی کراوە بە مرۆڤەوە ئەکیت بە مروری زەمن بیر کراوە و ئیشیان کردووە گروپێک کەستاوە ئیشی کردو بە مرۆڤ و بازرگانی گەر پارەی پێپیا کردو ئیتر بە فرۆشتنی جەستەی بوو بێ بە فرۆشتنی ژنان بوو بێ بە فرۆشە هەموو بەم شێوەیە ئێستا ئەمەش هەندێک لە کەسەکان کردویانە بە بازرگانیەک بۆ خۆیان کە چۆن بتوانن پارەی پێپیاکەن جامە بێت تۆقسی لەسەرکەی چکە مادەم بۆتە بازرگانیەکی خێزەوەنی تاوان بەڵام لە ناو ئەتوانم بڵێم لە ناو ینی یاسای سزادانی ئێمە ئێشتا جێگەی نەکراوە باش بە کورتی ئەمەم جواب بەرەوە بەڵێ ئەو کەسانەی کە ئەبن بە نێچیری ئەم بازرگانانە بەڵێ ئەو کەسانن کە نازانم ئەمێ بە جۆرێک بیڵێم کەس برینار نەکەین بەس ئەمێ بڵێم ئەو کەسانن یا با بڵین نمونونەکەوا بێت با خانمەکان بێنینەوە بەڵێ ئەو خانمە نەزانانن کە ئەکەونە داوی ئەم ڕاوچیانەوە یا خانمانێکن کە توانم بڵێم بڕوانامەیان هەیە هەندێک جار پێگەی کۆمەڵایەتیان هەیە کورە ڕەنگە پەرلەمانتار بێ ڕەنگە بەڕێوبەری گشتی بێ ڕەنگە مامۆستا بێ ڕەنگە چی بێ چکە لە کەیسەکانە ئەوەی کە بەرجوی ئێمە ئەکەوی و ئێمە سوکە دراسەیەکمان کردووە و شەرمنانە ناوێدێ بەشێکی زۆری ئەمانن چکە تۆ باسی بازرگانی و کرد بازرگانی ژنە فەقیرێک بەڵە بازرگانی پێوە کرێت لە بەرەوەی پێگەکەوانە بڵێم ئەم شەریحەیە نەخێر بە پێچوانەوە کەسانێک زۆر جارێ ناو ئەم بابەتەوە کەونە ناویەوە کاتوانم بڵێم پێویستیشان ڕەنگە بە هیچ شێوێک بە پارەیەک نەبێ ڕەنگە لە خۆشەویستیش بێ بەش نەبوو بن بەڵام کەونە ئەم داوە و کاری لەسەرەکەن ئیتر نازانم هەتو هەنمەزانین چی بڵێم کە باسی ئەو ژیانەکەی کە سۆشیال میدیا چیت لەوەکە هەموو ژیانی هێناوەتە بەردەمی خۆت لە ناو ئەم مۆبایلی خۆتە بەدەستەوەیە لەبەر ئەوە زۆر ئاسان ئەتوانی لێرەوە بە ئاسانی تێبکەوی ئەگەر فریای خۆ نەکەوی ئیتر پێگەکەت پەرلەمانتارە خەڵکێکی ئاساییە خانمێکە کاری سەر بە خۆی خۆیەکە پیاوەکانیش بە هەمان شێوە ژنی فلان کەسە ژنی فیسار کەسە باشیان مامۆسا دکتۆر دووبارە بە خێربی قوربان کاک یەک قسەی کرد من ئەمە یەکسەر بۆ دەست پێ بکەیت هەڵبەتە دوو نمونەی زین و لێرن دوای ئەم پرسیارم لە تۆ ئەو چیرۆکانە با جۆمان لێ بێ ڕێزانخان وتی بەشێکیان نەپێویستیان بە پارێ تا لەبەر پارە ئەم شتە بکەن ناکێشەی کەمی سۆز و خۆشەویستیشیان هەیە لای مێردەکانیان یا بە پێچەوانەوەی مێردێک لای ژنەکەی بەس بۆچی ئینسانەگاتە ئەو شوێنەی لە کاتێکە ژنەکەی لە تەنیشتێوێتی یا لە کاتێکە مێردەکەی لە تەنیشتێوێتی بەڵام سوکنایی نێت یان دڵی ئەو نەخواتەوە چاوەڕێی ئەوە بکە ڕسمێکی ڕووتی ئەندامێکی کەسی بەرامبەر یا بە پێچەوانەوە ببینێ لە کاتێکە ئەو ئەندامەی ئەم بە ڕسمێک ئەیبینێ لە تەنیشتەوە هەیە هیوادارم قسەکەم گەیشت ئەمە نەخۆشیە ئەمە چییە؟ طبعاً دەستخۆش بابەتێکی ینی دەدی خۆت و شەرمنانەیە بەڵام ناش بێ بشارێتەوە ئێمە لە ناو
شتێکمانێ بە ناوی DSM-5 تەصنیفی نەخۆشیە دەرونیەکان کاتێک کە تەصنیفی هەموو ئەو حاڵەتە دەرونیانی و نەخۆشە کۆمەڵایەتیانەیەکە ئەبێ لێرا جێگەی بێتەوە وەکو نەخۆشی ناچێتە قالبی نەخۆشیەوە بەڵام چەند شتێکمانێت چەند مستەڵەحێکمانەیە لە سایکایەتری و لە سایکۆلۆجیا کە پیانەوترێ انحرافاتی جنسی شزوزی جنسی ئیدمان لەسەر جنس ئەم سێ مستەڵەحە هەرسێکیان وەربگرین ئەم بابەتە ئەچێتە ناو ئەمانەوە کەسێکە هیچ پێویستی بە پارە نییە هیچ ژنەکەی یان مێردەکەی زۆر قۆزە و زۆر جوانە و زۆر بە هەیکەلە و زۆر نازانم چییە بەڵام حاڵەتێکیە پێوتێ انحرافاتی جنسی کاتێک کەکەوتە ناو انحرافاتی جنسی پرۆفیلیا ئەم حاڵەتە ئیتر تۆ کەسەکە ناتوانێت کۆنتترۆلی سلوکی جنسی خۆی بکە بۆیە بە وێنە بێت بە ڤیدۆ بێت ئەکەوێت بە خەیاڵکردنەوە بێت بە کۆمەڵێک شت بێت چێژ و لەزەتێکی زیاتر وەرئەگرێ وەک لەوەی بەواقعی لەگەڵ کەسێکە کاوسەرەکەیەتی بکەوێتە ممارەسێکی جنسی باشەکەواتە ئەم قسە دووبارەی کە هەمومان جۆمان لێبێت و ڕێزانخانیش تقریبان پشتگیری ئەوەی کرد یعنی ئەمە نەچێتە چوارچێەوەی ئەگەر پیاوێک خەریکیەوە بێ ڕسمی ڕووتی خۆی بۆ ژنێک بنێرێ بڵێ وڵا ژنەکەم فراغەکانم پڕ ناکاتەوە بە پێچوانەوە پیاوێک بڵێ وڵا فڵان کەس فراغەکانم پڕ ناکاتەوە بۆیە من ئەمێ بەڕسم فراغەکە ئەم فراغە بەڕسم پڕکرێتەوە حەقی بەوە نییە حەقی بەوە نییە ئەمە چییە ئەمە بەشێکی ئیدمانە شتێکمانێ پێوتێ ئیدمان چۆن کەسێک ئیدمانە بێ لەسەر کحولیات ئیدمانە بێ لەسەر ئەم جۆرە سلوکە بەدەست خۆی نییە یعنی من ڕەنگەکەی سملا بوو بێ هاوسەرەکەی لەگەڵ یا بووە بەڵام چاوەڕێی کردووە تا خەوتووە بۆ ئەوەی مۆبایلەکەی بکاتەوە و لەسەر تەلەفونات بە تەلەفون بە سەوت بیان بە سوورە بێ لەگەڵ ئەو کەسەی کە ئەوێت سلوکێکی جنسی ئەنجام بدە واتە ئەمە بەشێکی ئیدمانە لەسەر ئەم جۆرە سلوکە بەشێکی انحرافاتە بەشێکی شزوزە و بەشێکیشی حاڵەتێکی سایکۆلۆجیمانەیە پێوترێ هەوەسل جنسی واتە ئیرۆتیکمانیا حاڵەتێکی نەفسیە کەسەکە خەیاڵاتێک لەو خەیاڵەت وەریەگرێ لە وێنە لە ڕووی زانستیەوە ڕەنگە پرسیارەکەم تۆزێ فەنتاسی بێ مەسەلەن حەپێگەیە بی بەم کەسە بڵی وڵات تۆ نەخۆشی ئەو شتەی و چابێ ئەمە بەچی چاگە بێ ئەمانە بەشێکیان لە شتێکمانێ لە عیلاجی نەفسا پێتە CBT cognitive behavior therapy واتە عیلاجی معرفی سلوکی هەندێکمانێ بە عیلاجی سلوکی هەندێکەیە ئەگەر هۆکەچ کەمانە هۆکاریان هەیە ئەگەر هۆکارەکەی کیمیایی و پەیوەندی بە دەمارە وەرگرەکانی سیرۆتۆنین و دۆپامین و ئەمانەوە هەبێ ئەوە بەشێکی لە ڕێگەی دەرمانەوە بەڵام دوجار بەشە گەورەکەی کە سلوکی و ڕفتارەکەیە ئەبێ بخرێتە ژێر جەلساتی عیلاجی معرفی سلوکی بۆی کەسەکە چاک بکرێ ئەمە لە کاتێکا کە کەسەکە قەناعەت بکات خۆشی دانی پیانێ خۆی بڵێ من ئەو نەخۆشیە کە من گرفتێکم هەیە و ناتوانم عیلاجی بکەم یەت بۆ لای من ئەڵێ من هاوسەردارم یان هاوسەردار نیم ئیدمان بووم لەسەر ئەم سلوکە یارمەتیم بدە باش ڕێزان خانە کوردەڵێ خوێ گرتێ بە شیری تەرچی ناکەی بە پیری چکە زۆر لەو کەیسانەی کە ئێمە تقریبان بە دوواداچوونمان بۆ کرد دووبارە بۆتەوە ئەم شتە وازی لە فلان کەجێ ناو چۆتە سەر فلان کەس وازی لە فلان کوڕێناو چۆتە سەر فلان کەس و زۆربەی زۆری کەیسەکانیش بەداخەوە کەواڵێم ینی سەڵد نین خێزاندارەکانن لە هەردوو ڕەگەزەکە بە پێ و کەیسانی ئێوە لاتان بووە پیاوێک یا ژنێک کە وەکو کەیسێکی با بڵین دۆسیەکی یاسایی لای تۆ بۆ کرێتەوە هەمووکو ژنێک وەکو چالاکوانێک وەکو پارێزەرێک ینی مبەڕیرەکەی چییە بۆ ئەمە ئەڵێ بۆ ئەم کردووە کاک دەروون بۆی ڕێگاکە کورت کەمەوە یەکێک لە شارەکانی کوردستان ڕۆژێک کچێک پەیوەندی بە منەوە کرد وتی زۆر وەزەم خراپە باری دەرونیم خراپە من کچێکم پێگەیەکی بەرزم هەیە لە خێزانێکی بەناوبانم لە ڕێگەی فەیسبووکەوە هەر ڕۆژێک بە سوتفە بەس کچەکە هاوسەرگیری نەکردبوو پەیوەندی پێوە کردوم کوڕێک و توێتی بن لەوێم و ئەمە فەیسبووکەکەمە ئەکاونتەکەمە ئەو ڕقمی مۆبایلەکەمەوە ئیتر هەمووشە من لە دەرەواژیم و نامەوێت خەتەکانیان مهمە بۆ بەرامبەرەکە چکە زۆر جار سیرکە ئێمە کە باسی بۆچی هەڵخەڵەتان نەکەم زۆربەی کاتەکان ئەوان بە تەریقەیەک هەروە بە ئاسانی نایە بە پێت بڵێ وەڵا چونکە
لەو بڕوانیم هیچ ژنێک و پیاوێک زۆر بە ئاسانی هەروایان پێوت و یەکسەر بێت لەگەڵ یا و ڕسمی بۆ بنێرێ ئەوانە ئیتر ڕسمی پێوتۆ و توێتی من بە ڕسمیەم و بیەمەوە سەفەرەکەم هەمووی مانگێکم ماوە ناوی تویان پێوتمەوە شوێنەکەتەوە طبعاً ئەپرسێ بزانێ ئەو کچە لەکوێیە شوێن و جێگەکەتە و کچەکەش وتی منی ژەکەم جاروتومە نەوەڵا من هاوسەرگیری ناکەم و دەمێکەوتی دوای پێوتوتی بابەگەم بۆچی خۆ من هیچ هەر بەو نەسە پێوتم توێتی ینی ئەوە نیە بە ئەسلوبێک کە قەناعەتی پێ بکا پێوت بووی من ئەمەوێ یعنی بتهێنم هیچی ترم لێت ناوێ دوای ئەوە ئیتر باز با تۆزێک قسە بکەین بۆی پێشەوەی بێمەوە خۆم ئامادە بکەمەوە مەلە حتا شوقەکەی پیشاناوە ئەو شوێنەکانمە و ئیتر وای لێ ئەکا کە بە تەواوەتی بیخاتەنا ئەو قاڵبەی کە ئەم حەقیقەتە ئەوە سیارەکەم و اینجا زۆر بەی کاتەکان کە ئەمە جێگای داخە سیارەکەی و ماڵەکەی و ئیمکانیەتەکەی و سەفەری دووبەی و ئەمانەی بۆ باسەکە ئیترم ئەمانەی کە خەیاڵەکانەکە بیکە هەرچەنە خۆی ئیمکانیەتی نەک سەفەری دووبێ دە سەفەری ئەوروپاش بکە بەس نازان بۆ ئەمی پێ مهمە ئەو کەو سیارەی هەبێ و ئەوەی هەبێ هەلا کولی دیردا کە قسەیان کردو دوای توتی وەڵای من حەزەکەم با تۆزێک یەک ببینین هەر لێرەوە و ئەوانە جا بۆ چێمەوت پێڵم ئیتر یەکسەر دوای 2 ڕۆژ خۆی ڕوت کردوتەوە هەموو شتەکان و تەسویریشی کردو ئیتر بوتی من بۆیە پەیوەندیم پێوە کردووی فەیسبووکی من کراوەیە زۆر کەس نازانم فرێند بە ڕەنگە من هەر نەشزانم کێ بەس فرێند بە وتی ئەم کەسە فرێندی تۆ وتم بۆم بنێرە بەڕاستی یعنی ڕاستە ئەو کەسە ئەتوانم بڵێم کەسێک بوو کە تاوانبار بوو زۆری بەرامبەر کەسەکانی کە کردبوو بەڵام من سوپاسێکم کە بە قسەی منی کرد کە قسەم لەگەڵ کرد یەکسەر وتی ڕێزان خان من وعد بێ ڕسمەکانی سڕمەوە بەس پێی بڵێ کە خۆی بۆ کەسی کە ڕوت نەکاتەوە زۆر متاسیر بووم بۆ قسەیە زۆرم پێ ناخۆش بوو پێم وت کاکە ڕاستەکەی بەڵام تۆش یعنی ئەوەندە خطت بەکارهێناوە تا قەناعەت بەو بکەی وتی ئەو گەورەیە خۆ مناڵ نییە خطەکانی من چییە پێیوتم تی ڕێزان خان من خەڵکی وات بۆ ئەنێرم کە ئێستا لامە ینی هەر بەو نەسا وتی خەڵکی وات بۆ نێرم کە لامە وتی من هیچ ئیشێ ناکەم لە ئەوروپا بەس ئەژیم لەسەر پارەی ئەوان هیچ مانگێک لە سەد و یعنی دەفتەرونی وێک کەمتر من پەیان ناکەم بەس لەسەرەوە ئیشەکەم کاسبەکەم لەسەرەوەیە لێرەوە ئەم ئیشاکەم کە ئەم چیرۆکە ناخۆشەی جێ نەک یعنی هەرچیم ئەکرد ئەمیز قەناعەتی پێ بکەم یعنی فعلەن ئێستاش پێڵم سوپاسێکم لەبەرەوەی لە دوای ئەوە خۆی وتی نەکەسی ئزعاج کردوتەوە وتی من تر لە دوای ئەمە ینی بڕیار بە زۆرمان قسە کردبێکەوە ینی ئەتوانم بڵێم چەند جار بەس پێمەوە تۆ بلۆکم نەکەی بەڵام ئەوەندە ئەویش زیرەکانە ئیشەکەی کردبوو بەفێڵ ئەم کاری کردبوو کام و ئەم ژنانەی هێنا بۆ سەر ئەو خەتەکە کەواتە من هەر پشگیریەک بۆ قسەکانی تۆ ئێمە لەم بەرنامەیە با خەیاڵ پڵاوی نەکەین دکتۆر بڵین ئەم دیاردەیە نایاڵینێم بەس گوێ بگرە لەوەی کە خۆت بەژنێکی زۆر مهم و سەرکەوتوو لێزان و قسەزان و قسەزل و زیرەک و وریا و عینات مەزانە بڵێ من تێناکەوم ئەو ژنانی کە تێکەوتون زۆر لە بیری تۆ خۆیان بە زاناتر داناوە بە دەیان گەنجەیە لە دەرەوە بە پارەی لە شولاری ئێواژی هەندێک ژن هەیە ماگانی بۆ بڕاوت هەڵخەڵەتان تەسەور ناکەی چەنی قەرز کرد بۆ بکچە یعنی قەرزداری هەموو ڕفیقەکانی بوو بەس فی سەبیلێەوەی وێنەیەکی بڵاونە بەس ئەویش یعنی لە کاتێکا سەیرەکەی کە بیتە سەر واقعەکەی بیدایەتی ینی بە واقعەیەکی بە ڕێگەی ڕێکی ڕاستاتەوە بەس دوای ڕێگە باش دکتۆر یەک پرسیار و منەمێ ئەو خانمە بەڕێزەی کە وەکو نمونەی زین و لێرەیە لە خزمەت یابم یەک پرسیاری ئەها با ئێمە هەردوو دیدراوەکە ببینین یعنی من حەز ناکەم دایمە هەیەڵێکی ڕاست و چەپ بێن ئەم دۆخەش ئەم گۆشەیی با بڵین سێکسیش پێچێ چێژێکی خۆی هەبێت یعنی منێکە چۆنی ڕێگریەکی دەرونی بۆ خۆمدانێم کاتێک کە کچێک پێمەڵێ هەڵبەتە تۆر باسی ژنانە کرد پێشم خۆش بۆ کوژنێک باسی ژنانە کرد و وەکو داکۆچیکارێکی جدی لە ژنانیش خۆت باسی ژنانە کرێمە باسمانە کرد بەڵام ئەمە پیاوی دنیاش گیرۆ دەبۆ بەدەسێەوە ینی کەم نین ئەو پیاوانەی هەندێکیان تووشی نەخۆشی دەروون و هەندێکیان تووشی کانسەر بوون بەدەست ئەو ئافرەتانەی کە لە مەغریبەوە ڕوتیانەکەنەوە چێژێکی تایە بۆ منێکی پیاو مەسەلەن من پیاوێکم کچێک لە مەغریبەوە لە فلانەوە لە فیسارەوە سا ڕەنگە ئەو پیاوانە موچورکیان پیا بێکە لەو دۆخان چی وا لەم نەکات ینی
ئەندامێکی لەشی خۆم خۆتە زانی باسی چیەکەم پیشانی شنێکی بەم لە مەغریبەوە لە ئەوروپا جوزانە مەغریب بۆیە لەم چکە زۆرترین کەتنەکە لەوێ هیراوە بەڕاستی چییە من چیوا لەم نەکات چێژەکە بۆ من چییە بۆی کە بۆ پیاوانە بڵێن مەیکە و ڕێگریەکەش چییە لە پشتی سەری مناکە نەیکەم ئەو شتە ئەگەر بێمەوەی کە چیوە ئەکام چێژەوە بگرم خۆ دەزانی ئێمە کۆمەڵێک پێداویستی فسیۆلۆژی گرنگمان هەیە بالەوە دەرنەچین یەکێک لە پێداویستی فسیۆلۆژیە گرنگەکانی ژیانی ئینسان بۆمانەوە و بۆ چەخستنەوە و بۆمانەوەی ئینسان و خۆی بەڕاستی ئەم سلوکە جنسیە دەخۆمە شەرمی ناوێمە لێرە قسە لەسەرکەن وەکو نان و ئاو پێویستێکی حیاتە بەڵام ناکرێ ئەم پێویستی حیاتە تەخشان و پەخشان بکەم چۆنەڵێن قەدری نەزانم بکەم بڵێ بێ ئەهمێتی بکەم لە کاتێکە ئێمە باز لەوەکەین کۆمەڵێک سنووری دیاریکراوی خۆم هەیە هیچ کەسێک بۆی نییە دەستێکی لێ بدا بیبینێ ژیانم تێک بە ئیلا چەند کەسێکی دیاریکراوە نەبێ واتە ئەمەش خەرق فرۆشتنە کاتی خۆمە لەش فرۆشی چییە کاکە لەش فرۆشێرەوە نییە من ئیلا بچم لە باڕێکا دانیشم ببنە ژوورێکی قاتی سەرەوە لە قاتی سەرەوە ڕوتم کەنەوە و ئەوەی بمیانوێ لەگەڵم بیکەن ئەمەش هەر جۆرێکە لە لەش فرۆشی کاتێک تۆ ئەندامێکی جەستەی خۆ لەسەر تۆڕێکی کۆمەڵایەتی پەخشەکەی بۆ کەسانێک هەرەی فرۆشی بەچی ئەی فرۆشی بە چێش شت نییە بە پارە بفرۆشیت بە قسەی زلەی فرۆشی بە چێژەگەی فرۆشی کە کاتیە تەحەدا ئەەکەم هەموو ئەوانەی کە ئەم سلوکە ئەکەن بڵێن دوای ئەو ڕفتارە پەشێمان نین خانمێک لێرەیە من نامەوێت لە بریەوە قسە بکەم فەرموو زۆر بەخێر بی هەڵبەتە فەرموو وەرەم دیەوە هەڵبەتە دەنگ و ڕنگ و هەموو شتێکە پارێزراوە سوپاس بۆ بیۆریت سوپاس بۆ هاتنێ هەتا ئێوەمانان نێنە ئێرە ئێمە ناتوانین بەڕاستی ئەوەی کە ئەمانوێ بیکەین فەرموو حەزەکەی پێت خۆش بوو لەبەر سترێس و ئەوە دانیشیت فەرموو دانیشە بۆی کە جۆم لێت بێ چیرۆکی تۆ چی بوو فەرموو چیرۆکی من لەو کاتەوە دەست پێ کرد ئەو کاتەی لە قۆناغی ئامادەی بووم لە مەکتەب لەگەڵ مامۆستایەکی خۆمە باشە ئەو کاتە لە باوانەکەی ئەو خراپ بووم اینجا بۆ ئەوی دەی و یارمەتی دەدەمەوە شتانە بۆ بیانوە نامەی بۆ دەناردم یەکەم جار چاتەکانمان پەیوەندی بە بابەتی دەرس و ئەو شتانەوە بوو دواتر وردە گۆڕا پەیوەندێک لە نێوانمان دروست بوو دوای ئەوە دەیوت خۆشم دەوێ و هەست و سۆزم بۆ تێوە ئەم شتانە دوای ئەو داوای وێنەوە شتانەی دەکرد ئەو بۆی دەناردم من بۆم دەنار نیش ئەو کاتی هەستێکم بۆی دروست بوو باشە تۆ لە پێناوی چیاوەتە کرد ئێمە سالە و ساکۆ باسی بازرگانیەکەین باسی پاراکەین وتی کێشەم لەو دەرزی ئەوە هەبووە نییە ئەم شتە وای کرد بۆ تۆ کە ئەم تەنازوو لە بکەی یعنی ئەم شتە وای کرد بۆ کە داوای ڕسمیی تۆزێ نەشیاوی لێ کردی بۆی بنێری سەرتا دەیوت هەست و سۆزم بۆ تێوەوانە پەیوەندێک لە نێوانمان دروست بوو باشە ئەو خێزاندار بوو مامۆساکە پێشتر جیابوو بووە پێشتر جیابوو بۆ باشە تۆ با لە بنی هەمانەکە بینۆکو پێم وتی جەنابە دەنگ و ڕەنگە پارێزراوەکو شێرە کچێک ئێستا تۆ لێری کە گوێگرتن لە تۆ بە سەدان و چوزانم هەزاران کچکە لەم دۆخان ڕەنگە عاقڵکەیت ڕەنگە هەتا بەیانی من و دکتۆر و ڕێزانخان قسە بکەین بەقەر چوار کەلیمە قسەی تۆ گرنگ نەبێ بۆ کۆمەڵگە وەنیە ڕێزانخان بەڕاستی وەنیە دکتۆر ئەوەی تۆ تایت یعنی ئێستا تۆ دەردەدارەکەی لە 100 دکتۆر بەقەر دەردەدارێک لەو ئازارە تێناگە کە تایت ئێستا تۆ لە ئازارەکەیت گەیشت بەشتی ئەم شتە بۆ ئێمە زۆر ڕاشکاو قسە بکەیت گەی بەچی ئەم شتە یعنی لە چ قۆناغێکا گەیشتەوەی کە تۆی تر ڕسمی نەشیاو بۆ یەکتری بنێرن سەرەتا دەیوت خۆشم دەوێ ئەوانمش بڕوان پێی دەکرد دوای ئەوە دەیوت زەواجت لەگەڵ دەکەم و دوای دەتێنمەوە کە خوێندنەکە تەواو کرد و قسانی دەکرد باشە کە وێنەوە شتانەمان دەنار ئەویش بۆم نی دەنار منیش بۆ ئەوم دەنار ئەوی ژوێنەی ڕووتی خۆی بۆ تۆ تۆش من وێنەکانی ئەوم دەپاراست بەس ئەو نەی پاراست دوای ئەوە هەڕەشەی پێدەی دەکردم دوای ئەوە داوای چوونە دەرەوەی کرد باشە لەگەڵی چوومە دەرەوە چەند جارێک سێکسی لەگەڵ کردم کاتێکدا منەوەم نەدەویست هەر تەمەنم زۆر منداڵ بوو 16 ساڵ بووم بە زۆرەوەی لەگەڵ کردم کاک دەروون تێنەگەشتم بە سەمەوە بزانم سەرەتا ئەم مامۆستا و تەلەبە بووە چۆن قسەی لەگەڵ چکە ئەمە مهمە بۆ ئەوەی کە
بزاننەوانی کە تووشی کێشەکە بن لای سەرەتا چۆن چی پێوتی سەرەتا ئەیناڵم لەوانەکەی ئەو خراپ بووم ئیتر قسەکانمان خەڵەتانەکە بزانین لەکوێ لەوانەی ئەو مامۆستایە خراپ بووە لەوانەی ئەو مامۆستایە خراپ یارمەتی دەدەم بۆ دەرەجەوە شتانە پرسیار پێ دەدەم ئەم شتانە باش ینی چۆنەڵی خاڵی لاوازی تۆ تەنازولەکەی تۆ بۆ ئەو بووکە ئەم مامۆستایە لەو دەرزا سەرکەوتووکە نیەتی ئەویش ئەوە بوو لە شولاری تۆ بینێ و گەیشت بۆ سێکسەشی کە لەگەڵ تا کردی باشە ڕاشکا و قساکە من لێرەم برای تۆم وەکو پێم وتی تۆ شێرە لە چاوی منەوە مادەم هاتوویتەتە ئێرە شێرە کچی تۆ ئێستا لە چ دۆخێکی دەرونیایت ئێستا ئەو کاتی ئەوم بەسەر هات ینی دوای ئەوەی سێکسی لەگەڵ کردم هەڕەشەی لێ دەکردم بەو ڕسم شتانە بۆ ئەوەی لەلای کەس ئەو ڕسمانە سەبەبی ئەوە بوو کە سێکسی لەگەڵا کردی و دەگەر سێکسم لەگەڵ نەکە یانە و بینم ڕسمەکانە بڵاو دوای ئەوەی سێکسی لەگەڵ کردم دەموت وەرە زەواتم لەگەڵ بەو شتانە قسانم دەکرد ئیتر ئەویش هەڕەشەی پێدێم دەکرد بەو ڕسمانە ئەم لەکوێ کۆتایی هات لەکوێ ئەم شتە دوای ئەوەی چەند جارێک سێکسی لەگەڵ کرد ئەو وازی لە توێنەیە تو وازی لەوێنەیە دوور کەوتەوە وردە خۆی دوور خستەوە لەوا چێ نێچیرێکی تری دەستکەوت بێ وای باشە تۆ بۆ شکاتێ نەکرد وای ترس بوو ئاشکرانە بۆ ئەو شتانە دکتۆر باشە دکتۆر لە حاڵەتی چیوا چی بکات خۆی کاک دەرون یەک کێشەمانەیە لە مشتەمەعی ئێمە ئێسام خاتوو نەگەر بچێ شکات کە عادەتەن تێڕوانینێکی مشتەمەعی هەیە ئێمە وایە کە ئەم کەسە ئەگەر لەسەر حەقیش بێ تاوانیشی بەرامبەر کرابێ لە بەرچاو مشتەمەعی ئێمە خەڵ خۆی لێ دوورەخات باش پێشەوەی سێکسەکە منی ئەم کەسە داوای ڕسمی بڵاوکردنەوەی ڕسمی ڕووتی لێکا و یاساش ترسناکە بۆ ئەمان هەمیشە ئەو کەسانی کە لە ما سەرکەوتووە بن نقطەی زوعفی تۆ دۆزنەوە کەیسملا بووە شەژمان کەسەکە قسەی لەگەڵ کچەکە کردووە شەژدانەمان قسەی لەگەڵ کردو بەس بۆی بزانێ لەکوێ نقطەی زوعفی هەیە و لەو شوێنەوە بۆی بچێتە ژوورەوە زوعفەکەی تۆ هەر دەرز و دەورەکە و بۆ نیە هەر ئەوە بوو لە سەرەتادا ئەو دەست لێتر باشە ئێستا کە لەو بابەتە تێپەڕێوی بە دڵنیای و دۆخێکی دەرونی تۆزێ ناجێگیرێ هەیە ئێستا شکات گەریە لەسەرما گەریم لەسەرما باشە ئەگەر لە هەموو ساڵەکەش بکەوتی تایە ڕەنگە دۆخە دەرونیەکە و ساڵێک کێشەی بۆ دروست کردیتە ڕەنگە 3 مانگ دوایەوەی کە دەردەچووی وەنیەم دکتۆر تۆ یەکێکی لەو کەسانی لە سلکی پەروەردەی شەکەی یعنی لە بەرامبەر ئەوەی کە 2-3 ساڵ لە پۆلێکە بمێنێتەوە باشترەیە ئەمەی بکردایە خۆی ئەمە حاڵەتێکی بۆ دروستەکایسە لەوانەیە خۆی هاو بۆ چوونم بێ لەو قسەیە ئەم نانە دایمەن لە ئاخیرا شتێکیان بۆ دروستە بێ وەکو حاڵەتی نەفسی پێوتە PTSD پاستڕۆماستێزدی زۆدەر فشاری پاشزەبری دەرونی هەمیشە ئەو چیرۆکانە لە مشکیا لێ درێتەوە واتە بە درێژایی تەمەنی ئەگەر عیلاجی سایکۆلۆجی بۆ نەکرێ عیلاجی نەفسی بۆ نەکرێ هەمیشە ئەمانە وەکو وێنەوە لە ژیان یا ڕەنگەیاتەوە سبێنە زەواجەکە سبێنە مناڵێ بێ مناڵێ بێ بەردەوام وەکو ئەو وێنەیە لەبەر چاوتایە دایمە بێگومان باشە ئەگەر من وەکو مامۆستایەک بووی کە بەو کچانە بڵێ چکەم بابەتەمان زۆرە بەڕاستی 2-3 ساڵ لە پۆلێکە بمێنێتەوە لە ڕۆ دەرونیەکەی و لە ڕۆ دراسیەکەەوە ناڵێت زۆر باشترە ئەو پەڕی زەرێکی 2 ساڵ تەمەنی ڕوا بەڵامەوە هەتا ماوەکو PTSD لە مێشکە ڤیددیۆیەکی پچڕە لێ ئەدرێتە دوو تووشی فۆبیا ئەبێ گە سبێنێ کچێکی هەبێ یان مناڵێکی هەبێ لەوەی کە مناڵەکانی علاقات بکەن لەگەڵ چواردەوە تووشی ئەو جۆرە فۆبیایە بێ گەیشتە و شوێنی تۆش ئەو خۆش بوێت حەسکەی لەگەڵ یابیت بێگومان لەسەر ئەساسی قسەکانی ئەو تۆات لێ هاتووە نیە چەندین بەڵێن و شتی پێداوم ئەو کاتی ڕێزان خان تۆ وەکو ژنێگەگەل لەم دۆخا بیت وەکو کچێک پارێزەر نیت ڕێزانی شێخلێر نیت کچێکی تو لەم دۆخایت و لە بری ئەم چی بە بنەڵیت کاک دەروون ئەزانی چۆنە ئێستا منەڵم خۆمە خەمە جێگای ئەو بەڵام دایمەن هەموو کەسێک کە تووشی کێشەیەکە بێ لە ناو بازنەیەکی داخراوایە ینی من لە دەروەی بازنەکە ئێستا من زۆر جار کەیس هاتۆ بۆ لام وتومە ئەی بۆ دەرگاکە و نەکردەوە ئەی بۆ کلیلەکە و پێ نەبوو ئەها ئەی بۆ هەمووی بۆ هاوارن نەکرد یعنی من جارێکیان کەسێک کە هەتا ئێستش ماوە بە هەموو ژیانم بیرم ناچێتەوە کچێکی گەنج تازە تەخەڕوجی کردبوو سەرۆکی سندیکایەک بانی کردبوو وتبووی وەرە ئەمڕۆ ئێمە ئیشەکەین و چۆن دەستکەی بە ئیش و دەرگاکەی لێداخست بوو کۆمپیوتەرەکەی دانابوو ئێستش مە بۆ باسەکەم 2008 تێگەی کاک دەروون من پێمەوت خۆم دوای شەرمتەوە ئەموت باشە بوو چۆن چوویتە ژوورەوە ئەڵێ
ئەو واقعی کە تۆ بە سەردیە ناتوانانی من لە دوایی لە دەروی واقعەکەم ئەیبینم ئەنی لەو جێگەیا بیت خۆی زۆر قورسە بەڵامەوەی ئەگەر چەند بەرنمەیەکی وا بێ کچێکی وا ئەو کچانەی کە ڕوبەڕووی ئەم کێشانە بنەوە کوڕێگێتە سەرڕێگان مامۆسایەگێتە سەرڕێگان بەداخەوە ئەیڵێم دکتۆرەیەک تازە تەخەڕوجەکە مقیمە دکتۆرەکەیەتە سەرڕێگای بەم شێوەیە کاری لەگەڵاکا لە بەروی ڕەنگە شەو لە شوێنانە بمێنەوە پارێزەرێک تووشی ئەمە ئەبێ یعنی من باسی واکەم ئەمە قورسە بۆی لە دوای ئەمە بیرکەنەوە یعنی ئەمانە هەموو ئەو ڕێگایانن کە تۆ هەڵخەڵەتێنرەی جا ناخۆشترین مووقف ئەوەیە کە تۆ هەڵخەڵەتێنراوبی واز لە هەمووی بێنە هیچ دەست ناکەوێ لەناو کۆمەلگایەکی مەهماکان من هەرچەند بڵێم بەڕاستی ئەمە هەڵخەڵەتیانراوە گوناحە نەیزانیوە لە کۆتایەکە خۆم پارێزرم کە خۆم لەم جێگایە مەڵێم باش خۆ تۆ زۆر گەورەی یاخود تۆ ئەزانی کە ئەوە هەڵەیەکی گەورەیە دەستخۆش بۆ ئێستا و کە دکتۆر قسەیەکی جوانی کردوتی کاتێک دەستنیشانی نەخۆشیەکە کریا ئینسان کاتێک ئەزانێ هەڵەی کردو کە خۆی پێش هەموو کەسێ بڵێ من هەڵم کردو ێستا تۆ لەو هەڵایەی بەری تەنگانە کورتەوە ئیشەڵا ئەما بێ بە ئەزبوونێکی گەورە بۆ ژیانی تۆ ئیشەڵا جەنابیشت ئەم دۆخەت هەیە پەڕێنی و سەرکەوتووە بی 100 جار ئەڵێم نمونەی بیۆرەکە زۆر بێ زۆر گەورە و کردم هیوادارم ئەمە زوو تێپەڕێ و ئەم برینە بە مەڵهەمێکی گونجاو ساڕێژ ناوبڕێ گۆرەگری لە بەشی کۆتایی بەشی یەکەمی بەردامەکە چیرۆکی و خانمە لەو باوەڕام کە زۆر کەسی هەژان بەڵام هیوادارم هەر مچورکەیەکی کاتی نەبێ وەکو دکتۆر باسی کرد چی بکەین ینی ئەگەر ئێمە کەی سەڵێنەوە هەر چی بکەین ئەو کۆدە چییە کە ژنێکی پێ ئەشکێت کە دەرگایەگە کاتەوە بۆ ئەم شوێنە بۆی کە تۆ بڵێ بەمە هەڵمە خەڵەتێ با پێت بڵام ئەگەر تووشی کێشەیەکی وابی وەڵاهی نە خێزان پاڵپشتەکە وەڵاهی نە کۆمەلگا پاڵپشتەکە والله ینی بۆی زۆر باش بزانین بۆ هەموو ئەوانەی کە کەیسن واللهی ئەچیتە دادگا لە هەموو ئەوانەوە جارە پێش هەموو شتێک داوای دلیلت لێکەن هەتا دلیلێکت دەسەکەوێ ڕۆحت دەرەچێ یعنی ئەمە هەموو ئەوانەیە ئێمە زۆربەی زۆری ئەوانەی کێن ئەبێ زۆر بەسڕی ئەم کێشیان بڕوە سڕیت لەکوایە لە ناو دادگاکانی ئێمەیە بەکوی گشتی بەڵام ئەوەیە ئەبێ وشیار بیت ئەمە هەمووی هەڵخەڵەتاندنا نە سەفەرێک و نەخۆشەویستیە کاتیەکەی و هەموو ئەمانە خەیاڵێکن کە بۆ دروست دەکەن جا تۆ چنێ زیرەکی کە تۆ بتانی خۆت نەخەیتە ئەو چۆنەڵی ئەو هەستەی خۆت لاواز نەکەی بۆی زوو ببیتە نێچیری کەسەکانی تر لەگەڵ بابەتێکی ترژێت کاتان لێ ئەەکەم بەس بە سیارەکان کە سیارەیەکی هێنا و باسی سەفەری کرد و باسی پارەی کرد و یعنی ئەمە بۆتە بابەتێک کە من ئەتوانم بڵم پێوەی ئەناڵێنم بەدەست خەڵکەکانەوە چونکە هەموو ئەوانەی کە پارەشیانەیە کە سیارەشیانەیە هیچی ڕازگۆنین بڕوا بکە ئەوەندەی تۆی ئەو کەسەیەوێ هەتا ئەکەوێتە داوەکەی ئیتر هیچی بەلاو مهم نییە نەپارت بۆ سەرفەکە نەخانوەکەت بۆ کڕێ چونکە ئەو خانوو بۆ بلۆگەرێک یا بۆ کەسێکی واکڕێ کە سوودی لێ ببینێ بەڵام سوود لە تۆیەکی ئاسایی نابینێ سوودەکەی سوودێکی تۆ بۆ تۆ کاتیە بە زمانە ڕۆژاواییەکە ئۆپن مایندانە قسێ بکەین هۆکارێکی زانستی هەیە ماف بابە منێک بمێ زەحمە نەبێ کچێکم خۆشەوێ کچەکە لە ئوسترالیایە کچە بە من بڵێ وەڵی من تۆم هەر لە تەلەڤیزۆن نبینیەوە بەقاتەوە ئەمێ تۆزێک لە شولاری ڕاستەقی نەشێ ببینم بۆ پێەکەنیە دە نمونونەکانم وایتر بڵێم چی هۆکارێکی زانستی هەیە بۆم شتا ئێمە ئەماگە دکتۆرۆک و خۆم جوابم بەخواکو خۆتڕیمەکە سیکە تش خوێنە ئەگەر ئێمە با من شتێکی تر با بڵین مساوەڕەکان هەمووی پێکەن ینی هەموویان پێکەن نەنا زۆر شتەکە زۆر تەواوە قسەکە زۆر تەواوە بۆ چمە زۆر جارە لە حەقی خۆمە من ژنێکی ئەخ منی شوالە حەقی خۆمە کە جاران ننکەن ئەچوو بۆ حەمامی مفتی کچەکەی لەوێ بینی ینی بە ینی کللتورێکی وا هەبوو بڵێ ئەخی کێشەکەمەیە ئێمە لە ئەوروپا کابرا مناڵێکی هەیە ئێشتا مارەی نەکردووە باشە بۆی فرێند و گەڵفرێند و دوو مناڵیان هەیە ماری نەکرد ئایا ئەکرێ من لێرە لەگەڵ ژنێکە دوو مناڵم هەبێ و
ئێشتا مارم نەکردبێت نەخێر کەواتە شتێکمانەیە پێوتی ئەخلاق گۆڕاوە کە ئەخلاق گۆڕا بوو زەواجە گۆڕێت یەکتر ناسی نەگۆڕێ علاقاتی سۆزداریە گۆڕێ علاقاتی هاوڕێتیە گۆڕێ هەمیە گۆڕێ بۆ چکم دوجار هەموو ئەم پەیوەندیانە لە چوارچێوەیە کا پێوتی ئەخلاقی گشتی مادەم ئەخلاق ئەگۆڕێ لە کۆمەلگایەکۆ بۆ کۆمەلگایەکی تر من ناتوانم ئەوەی کە گەنجێکی ئەوروپی لە کچێکی ئەوێت یان کچێکی ئەوروپی لە گەنج و کوڕێکی ئەوێت پێش ئەوەی زەواجکەن منە بێ لەگەڵ تا بخەوم بزانم چێژت هەیە بزانم لە زەتم لێ بینی بزانم لە زەتی لێ بینم ئابا لە شولارە ببینم بزانم قیتە قنجە چۆنە نازانم چی ئەم حەقە لای ئێمە نادرێ بۆ نییە چکم ئێمە کللتورێکمانەیە ئەخلاقمان گۆڕاوە جیاوازە لەوان ئەم ئەخلاقە کە جیاوازە ڕێگەی ئەوم نایەوا بکەم لەبەر دووشت یەکەم هەر خۆت باسی ئۆپنمایندەکەوت کرد ڕەنگە ئەگەر ئەو کچێک ڕسمێکیشی بۆ بنێرێ هەموو جسمی خۆی ئەو دقەیە و کۆتایی پێبێنێ و تاوا بڵێ بە دڵم نیت و خوا حافیزە بێ ئێمە لەبەرەوەی کپتێکی جنسی گەورەمان لەسەر بۆ لە مناڵیەوە مجتەمەعی ئێمە لە کپتێکی جنسیاین هەمیشە چەپاندنێکمانەیە لەم دووبار و دۆخەیە هەر کاتێک وروژاندنێکی جنسیمان بۆ هاتۆ پەنابێن و بۆ ئەو ڕسمە باشە بۆ ئەو وێنەیە وە ڕەنگە بەکاریشی بهێنین بۆ من نمونەت بەمێ لە دەستگیراناریە کچەکە سیقەی بە کوڕەکە بۆ دەستگیران بوون دەستگیران سیقەی پێی بووە خۆی ڕوودکردۆتۆ لە بەردەمیا کە حەڵاڵی خۆیەت و دەستگیراناریە دوای ئەوەی کە شەڕێکیان بۆ جیابوونەتەوە دوای 3 مانگ لە جیابوونەوە کە زەواجی کردوەوە 4-5 مانگ دوای ئەوە کچەکە ئەم مێردە کۆنەی کە دەستگیرانی بۆ بەوەی هەڕەشەی لە کاگەرنەی لەگەڵم بخەویت واکەم ینی مۆزوعەکە شتێکە کە پێێتی ئەم سیقە و متمانەیە یعنی لە ڕووی زانستیەوە تۆڵی ئەو شتە نابێ لە مشتەمەعی بۆ کۆمەڵگەی ئێمە نابێ ئەگەر مافی خۆشێ بێ هەر خۆتەوەکو ماف بەس نابێ بۆ مشتەمەعی ئێمە تاو ئێوەڵێن چی هەر گوێ مەگرن جان دەنگێتە بەڵێ سەرەتا زۆر سوپاس ڕێزانخان بەشی منی وەکو خانم هیچی نەهێشتەوە بەجددی دەستی خۆش بێ ڕێزانخان بەشی چێڵێتەوە شتی باشی ورژاند بەڵام بەجددی من ڕوو بکەمە کامێرا دەمەوێت پامێک بۆ خانمان بنێرم ڕووبکەرە کامێراکەی کاک ئەحمەد دەمەوێت بە خانمان بڵێم ئەوەی ڕێزانخان و قوربانی دەرەکە و سەدان قوربانی دەری ترمان هەیە لە وڵاتەدا سەدان کەیسی تریشمان وە هەیە لە کۆنجگەی ماڵەکانیانەوە خەوتون لە ترس تەنانەت لە پێناو خێزان دەشارنەوە بەڵام من دەمێ پرسیارێکم لە خێزای ڕێزانخان و دکتۆر بکەم ئەو قوربانی دەرەی کە ئێستا قسەی کرد ئەگەر جەریئی بوونی هەبووە لەگەڵ خێزانەکەی خۆی قسە بکات لە ترسی ئەوەی کە نەکەوێتە ژێرباری ئەوەی لە دەرسەکە دەرنەچێت لە ماڵەوە ئیحرازی بکەن سوکاتی پێ بکەن چ کوڕ بێت چ کچ بێت خۆمان عنی سەدان نمونەی وامان بینیوە ئەم بێریەی هەبووە ئایا دەبووە قوربانی دەر ئەو لە ترسی ئەوەی کە جەریئی بوونی نەبووە لەگەڵ خێزانەکەی خۆی لە پێناو کورتترین ڕێگە گریمان باوکە 4 شقیتیە لای لەسەرەوەی کە لەو دەرزا دەرنەچویت و ئەو ساڵە مایتەوە ئەو 4 شقە باشتریان ئامادە نیم هیچ کاتێک بازرگانی ئێستا ناتوانی ئەڵێ لە دەرەوەی مەسەلەکەی تۆ بۆیە ئێڵی لەویان کە گریمان لە ناویە ساخۆ زۆر جوان جوابی جەنابتان دەنەوە هیچ کاتێک ئامادە نیم ببمە قوربانی دەستی کەسێک کە لە کۆمەلگای ئێمە پێی دەگوترێت ڕاوی خانمم کردووە چونکە خانم بۆ ڕاوکردن نیە و پیاویش بۆ فێڵکردن نییە دەستخۆش نمونەیەکی زیینوی تر لێرەیە قوربانجان بەخێر بی سپاس دەکەم کاک دەروون دەنگی مانتۆزێک بۆ زیاب بکەن بۆی کە باش جۆمان لی بێ زۆر بەخێر بی هەڵبەتە وەکو باڵانسی بەرنمەکە خانمێکمان بان کرد بە جەنابیشە جەنابە بۆ لێرەی کاک دەروونە من لەبەر حاڵەتێک لێرم کە ماوەک بەر لێستا بەسەرم هاتیە باشە کە لەگەڵ ئافرەتێک عیلاقەم دانا عیلاقەکی سۆزداری کە لە مەغریب بوو بەیەکەوە قسەمان دەکرد و چاتمان دەگۆڕیەوە و هەر ئەوەندە و ئیدی کەتینە ناو حاڵەتێک کە من وێنەی لە بۆ بنێرم ئەو وێنم لە بۆ بنێریت باشە تۆ با بچینە ناو وێنەکەەوە وێنەی ئاسایی خۆتە بۆ ناریار وێنەی شوێنی تایبەت ناوێنێ هەموو ئەندامەکانی لەشی خۆم لە بۆ نەفت باش ئەو خانمە مەغریبیە هیچ پێویستێکی ینی کورد نەبوو نەرە کورد نەبوو لە مەغریبەوە من قسەم لەگەڵ کرد بە ترانسلیت ئەسڵەن ئەمن زمانەکە ئێویشم نەدەزانی بە ئینگلیزیەکی شەڕ و بە عەرەبیەکی شەڕ و ئیدی تەرجمەم دەکرد و شەکان بەس بتوانم قسەی لەگەڵ بکەم ئەو شتێکە لە ناخی خۆمە پێی بڵێم ئیدی چی بوو لە ناختا ینی ناخە چیتیا بوو پەیوەندێکی جنسی بوو لەبەرەوەی کە لە لایەکی شخصیت هەستم دەکرد نەقسم هەیە لە لایەکی ڕوحیەوە هەستم دەکرد نەقسم هەیە وای کرد کە پەنا بمە بەرەوەی کە منەمێ و پرسیارە لێ بکەم با بیرم نەچێتەوە ینی تۆ خێزانە دەو کاتە لەگەڵ تا بوو
باشە ینی تۆ زەمایکەم بۆ نزیکەرەوە باشە ینی تۆ بۆچی بە ڕسمێک رازی بووی لە ڕووی سێکسیەوە بەڵام بە خێزانەکەت رازی نەبووی ینی خۆ خێزانەکەشت هەمان لە شولاری ئەو کچی هەبووە بەڵام بەنەوەیکی تر وەنیە ببوورەکەواڵێم بەس بۆ بە ڕسمەکە رازی بووی لەگە ڕێزم بەڵام زۆر جوانترش بوو خێزانەکەی خۆم لە هەموو شتەکەەوە باشتر بوو لە بوو من حەڵاڵی من بوو داچی منداڵەکەم بوو زۆر لەخۆی زیاتر ڕێزیمنی دەگرت بەڵام ئەوەی کە دڵێم کەمی شخصێت و کەمی لایەنە سۆزداریەکە بوو کە من باشە ئەو کاتە ئەزانی خێزانەکە جوانتران ئێستا کە لە مۆزوعکات تویتە دەدرەوە هەستەکەی کەوایە کات دەرون بە شێوازێک لێ دێنە پێش وا هەست دەکەیت کە بەنجکرای کە دەرزیەکی سەڵکەرت لێ درایە هەست بە هیچ شتێک ناکەیت جگەل لە پەیوەندی جنسی لەگەڵەوە ئافرەتە باشە پەیوەندی جنسیەکەش ئەلیکترۆنی بەس ئەلیکترۆنی هەر ئەو باشە ئەسڵەن ڕەنگە هەر ڕاستیش نەبیتن چونکە بەس وێنەی لە بۆ من ناردەوە ئافرەتە باشە هینتان کرد پارەشتی پێ ناردی بە نزیکەی دە دەفتەرەکە بە معاشی ئێستای خۆم حتا 50 ساڵی کەش باوەڕ ناکەم بتوانم بدەمەوە چی بۆ پیاواناڵی کە لە هەمان دۆخان کورت ئەو کەسێک کە لە هەموو کەسێک زیاتر متمانەت پێیتی و هەست دەکەی کە چێشت لە بۆ دروستناکە لە هەمووی خەتەرترە بە نمونە من وام هەست دەکرد کە ئەو بیانیە هیچ پەیوەندیەکی بەم نەوەنیە چەند ساڵ ئەم ڕوودا و ڕوویەوە بە نزیکەی 3 ساڵ دەبیتن باشە ئێستاش ڕازگۆیانە پێم بڵێ ئێستاش ترسە هەیە لە بڵاوبوونەی ڕسمێ وەنێ چکەوا و پێوتم تۆ زۆریش ینی چۆنەڵی تۆ لە ناو کێشەیەکی کۆتایی نەهاتووە بڵاوبوونەوەکەی بە تەقریبی بڵاو بۆ چونکە لە بۆ خێزانەکەم مەسەرەن عایلی خێزانەکەم نردبووی ئەوانی لە فەیسبوک لاو ئەوانەی لە فەیسبوک فرێندی من بوون لەلام بوون لە بۆ بەشێکی زۆر ینی نردبووکەیەک لەوانە برای خێزانەکەم بۆ ئەو ژوای کرد کە من خێزانەکەم لێم جیا بووتەوە خوا خراپتر نەیە چی بڵێ ئەمە نەپەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری هەیە نەپەیوەندی بە ئاستی سەقافەتی بۆ نمونە پێگە و پلەوە هەیە نەپەیوەندی بە جوانی و ناشرینی و هەیە شتێکمان کۆمەڵێک مستەڵەحە کۆمەڵێک حاڵەتە یان لەمانە تێناپەڕەیان ئالوودەیە لەسەر ئەمایان ئالوودەیە لەسەر بۆ نمونە ئەم جۆرە سلوکە یان هەوەسێکی جنسی هەیە کە یەکێکە لە نەخۆشیەکان ئەمەیان کە بەردەوام ئیفراتێکی زیادەڕەوی هەیە لە سلوکی جنسیاوە هەستەکە بە هەموم عالەمە تێر نابێت لە ئەساسی شاوانیە خەیاڵێکی فەنتازیای خۆیەتی دروستیەکە بۆ خۆی بۆیە ئەمانە بەشێکی ئەم حاڵەتە دروستیەکە بۆیە ئێمە بە خۆمان نەخەڵەتێنین هەمومان معارەزین ئەگەر وشیار نەبین بۆ ئەم حاڵەتی کاکە تووشی بووە بە دادوەرەوە بە مامۆستامانەوە بە پارێزەرەوە و من ئەتوانم بڵێم ڕێزانخان ڕەنگە شایەتی با کە لەوانەیە لە هەموو پێگەکان کەیسم لابێت لە هەموو جۆرەکان کەیسمان لابێت بە ئەم ڕاستیە بڵێن هەموو تاکێک معارەزە ئەگەر وشیار نەبێ و ئاگاداری خۆی نەبێ معارەزە توش بێ و کاکە بۆ بینوشماشە دوا قسە و چی بکەیت ئەوەی کە گرنگە ئێمە بێڵین کاکە دەروون لێرەیە هەمیشەمان بۆی پەنابن بۆ ئەوە ئەڵێن ئەمە نهێنیەکەی پارێزراوە وەکۆنێت تۆ لە درەوە کەسێک ببینیت و لەگەڵ یابیت و پەیوەندی بەستی پارێزراوە و دائیمەن ئەو کەسێک کەوتم فێڵێکی زۆرە لەیەکە لەبەرەوەی بێ گەنجانی ئێمە ژنانی ئێمە پیاوانی ئێمە بڵێن لە ئێستایە هەوڵ بن زیرەکانەتر کە کاتێ مۆبایلەکە ئەگری بەدەستەوە کۆمپیوتەرەکە تەکەیتەوە بۆ کارکردن لە هەر جێگایەک چاوەڕوانی ئەوە بە کە گروپێک لە پشتی ئەمانەوە ئەیانەوێت تۆ بخەنە ناو تەڵێەوە لەبەرەوە بێ زیرەکانەتر کار بکەی و وشیاری زۆریش من خەمی زۆرم بۆ گەنجەکانە خوار 18 ساڵ بۆ ئەو کچە مناڵانەیە بۆ ئەو کوڕە مناڵانەیە ساوانیش کوڕەکانیش بە هەمان شێوە لە کۆتاییە منەڵێم ئێمە لە کۆمەلگایەکەین ڕاستە گۆڕانکاریەکان زۆرە بەڵام عقلیەتەکان هەتا ئێستا کە عقلیەتێکی عەشایری پیاوسالاری لەناو کۆمەلگاکەمان بەردەوامە بۆ هەموو ئەو پیاوانەی کە ئێستا کە خۆیان بەوازانن کە پیاوانێکی بەهێزن و بەقوتن هەوڵ بن لەناو خێزانەکەتانە کچەکانتان کوڕەکانتان خۆشتان بێ باز جێگەی سیقە بن هەموو ئەو ژنانەی کە خاوەنی پێگەیەکی تایبەتمەندی خۆتانن هەوڵ بن زۆر بە ئاسانی لە ڕێگەی ئەو جیهازە بچووکەوە هەڵ لە خەڵەتێن دەست خۆش دوا قسە کورت من ئەڵێم تەنانەت هەندێک خاڵ هەیە ئەگەر تۆ سۆشیال میدیاش بەکارێنی ئاگادار بە کە ئەم نقطانە نقطەی خراپن یەکەم ئەکەویتە قسە لەگەڵ کەسێک کون و کەلەبەرە زەعیفەکانی خۆتی بۆت پەخشان و تەخشان مەکە بۆچکم ڕەنگە ئەم کەسە تۆ نایناسی هەفتەیەکە بووە بە برادەرێ لە سۆشیال میدیا نازانی کێیە بە زانینی ئەم نقطە لاوەزانەی تۆ بیقۆزێتەوە بە شێوەیەکی تر زەڕبێکی لێبا دوو تەنانەت بەم جلو بەرگەش و ئێستا ناتوانم ڕسمی خۆم دابەزێنم
لەبەرەوەی سبێنی ڕوتێکم تا حەو کەزەڵێ وەڵا ئەمە ئای دروستی کردووە تا قەناعەت بە تۆ کەم لەبەری شارەزاو هەیە لە تەکنۆلۆژیا لەم کاک دەروون ئەو ڕسمە بەخوا من نەبووم خۆ دەزانی بە ئای ڕوتێکەنەوە بەڵام کابرایەکی عشایر مامێکم خاڵێکم کە لە ئای نازانێت کە لە تەکنۆلۆژیا نازانێ ئەڵێ نەخێر ئەمە ڕسمی خۆیەتی و تەواوە لەبەرەوە تکایە تێبگەن کاتێک کە ئەکەونە قسەکانتان باوازح بێت دوو مەکە ئەو کون و کەلەبەر و سیقە بە هەموو کەس مەکە ئەگەر کێشەیەکی دێ دایک و باوکە دایک و باوک نێ بڕۆ لای پسپۆڕێکە ئەزانی بە تایبەتی شتەکانتە شارێتەوە لە هەمی گرنگتر پێویست زۆربەی ئەم حاڵەتانە لە دوای 12 شەوە ڕووەدا کاک دەرون یعنی باواقعی بین زۆربەی ئەم حاڵەتانە لە شەوانە ڕووەدا ڕاستە کاتی بۆ نیە بەڵام لە دوای دوای 12 کاکە لە دوای 12 شەو کەس لە ماڵ نیە جنۆکە شەیتان نەبێ ئێمە یعنی لە دوای 12 لێ های ئەڵێ های اینجا چاوەڕێکە سبێشە لە 12 چاوەڕێکە بزانێ هایەکەی بۆ نێرێت ئەگە نێنات ئەم لایکێ گەنێرێ یانە چێتە سەر خەشتێکەکە ئەنجای سڕێت تۆڵێ بەشکم بزانێ لەسەر خەتم بۆی دوو جار هایم بۆ بنێرێ یعنی ئەمە هۆگربوون دروستەکە وردەوردەها شتێکگەی پێوترێت دۆپامین چێژ وەرەگرێ لەو کاتێک هەموو شەوێ لەو کاتە ئەڕوا کاتێکە زانێ پێ وێ تکایە کاتەکانتان لە دوای 12 شەو چ پێویستە بۆ یە قسە لەگەڵ کەسێکاکە چ پێویستە بۆ لەگەڵ کەسێکاکەویتە گفتوگۆ دیالۆگ قسەکانتان باوازە بێ بۆیە من ئەڵێم ئاگاداری خۆتان بن دەردی ڕێزان و هەموو بە ڕێزانە ژووتیان ئێمە لە ناو مشتەمەعا کۆمەڵێک شەبەکە هەیە بۆ ڕاوکردن بۆ پارەپیاکردن ڕاوەکەن شەبەکەیان نەڵاوە تۆ ناو دەستخۆش لە کۆتاییە بەرنمەکەکەمە یەک چوارچێەوە ڕێک بۆ ژنان بە کورتی قساکەم و ڕێکیش بۆ پیاوان ڕێگەکەی ژنان توزاتی خوا خانمی بەڕێز شاگەشکەمە بە کاتێکە پیاوێک پێت هەڵێ فلان شوێنێ جوانە توخوادی بزانم بەبێت جلوایە دڵنیا بە ئەو پیاوی کە بە تۆ لێ فلان شوێنە جوانە و لە بە چوار ڕسمی فەیسبووکی پڕ لە فلتەرێ هەڵخەڵەتاوە بەخوا بە 200 ئافرەتی تریشی وت بۆیە شاگەشکەمە بە پیاوێک نیەتێکی نەجیبانی هەبێ لەگەڵ توە ئەگەر هەندێشت مافیش بێ نایڵێ و بە ڕاستی لێو نزیک دەبێت بۆ پیاوانیش خۆت زۆر بە شتێکی مهمە زانیت و زۆر خۆت بە کامەڵە زانیت کاتێک کە کچێک لە بنی دنیا بۆ تەنووسێ پێ دوانە بێ هەر لە خۆیەوە هاتووە دڵنیا بە ئیشێکی بێتە دڵنیا بەوکو ئەو نمونە زیینوە ئەگەر خۆشلکەی بەدەستەوە قوڕەکرێ بەسەر وێ ئەم بەرنمەیە بەنیەتی چارەسەر نەهاتمە ئێرە بەنیەتی چارەسەریش قسە ناکەین بەنیەتی هۆشیارکردنەوەی توی ژنان توی پیاوان قسە دوادارم شتێکمان کرد بێ خواحافیز